بەناوی خوای گەورە و میرەبان بابەتمان لەسەر سەردانەکەی بەڕێز سەرۆک کۆماری تورکیایە لە بۆ عێراق و کوردستان. ئەو دوو سەردانە تا ڕادەیەک تێکەرکرایە. ئەو دوو سەردانە زۆر لێک جودایە، هەردەرێن عێراق و هەرێم ڕاستی وانە زۆر لێک جودایە. ئەو منتەڵەقەی کە دەرێن منتەڵەقی سەرۆک کۆمار لەوە دەوڵەتێک معنای چیە؟ بەمعنا لە چوارچێوەی دەستوری خۆی و لە چوارچێوەی ئەمنی قەومی ئەو وڵاتە سەبارەت بە عێراق و سەبارەت بە هەرێمی کوردستان زۆر لێک جیایە. هەر لەسەر ئەوە ساسەش ڕێکەوتن و یان ئەوی پێی دەگوترێ مستەوای دیبلۆماسی هەردوولا زۆر لێک جودا بۆ ئەوەی لەگە عێراق کرا. تانەما ئەگە منتەڵەقەکە باسکەین، تورکیا لە دەستوریش بە ڕەسمی ئینکاری میلەتی کورد دەکات. چەند جاریش گوێمان لێ بووە گوتی کوردستان لە هیچ شوێنێکی دنیای نییە، ینی بەشەکانی تری داگیرکەری کوردستان ڕەنگە بەس لە ناوە خۆ دژی کورد بن. هەرچی تورکیایە ڕاستی لە دەرەوەی تورکیاش دژایەتی کوردی هەیە، وازح دیارە ئەو شتە هەممان هەستی پێ دەکەین و ئەمنی قەومی تورکیاش وا دەخوازی کە بزوتنەوەی کوردایەتی لە هەر شوێنێکبی دژایەتی بکەن و دژایەتیشی کرایە. بەسەوە ڕێمان لەوەی نەگری کە 8 ساڵ 10 ساڵی یەکەمی حیزبی داد و گەشەپێدان دەورێکی زۆر باشی دیت. دەبی ئەو ڕەخنەیەش قبول بکەین کە سەرکردایەتی کوردی خۆشمان زۆر لەو ئاستەی نییە بزانی سوود لە گۆڕانکاریەکان وەرگری، سوود لە گۆڕانکاریەکان وەرگری لە ئێران، لە تورکیا، لە عێراق یان لە سووریا. ئەنی ئەوە هەیە، بەڵام زۆر ئەوە ئیشیمە نییە. شیما ئەوڕۆ ئەوەیە تەنها لەسەر سەردانەکەی بەڕێز ئەردۆغان لە بۆ هەردوو وڵات کە بەو منتەڵەقەی هاتیە. سەرۆک کۆمار پارێزگاری لە دەستوری خۆی دەکا و پارێزگاری لە ئەمنی قەومی دەوڵەتی تورکیاش دەکا. وا دەبینین جەیشێکی گەورە و ڕۆژانە لە کوردستان دەدا و لە 3 پارچەی کوردستان ئۆپەراسیۆنی خۆی هەیە. ئەو هایە لەبەر هەندێ سەردانەکەی لە بۆ عێراق لەگە سەردانەکەی لە بۆ کوردستان زۆر لێک جودایە. لەگاوەی عێراق بە ئاشکرا لە چوارچێوەی دیبلۆماسیەت، لە چارچێوەی موئەسەسات و هەموو تەمسیلی عێراق دەکا ئەوەی لە گەریان دانیشتوونە. نزیکەی 24 هەتا 28 پرۆتۆکۆل ئیمزا کرایە. ئیمزایەکانیش بە ڕەسمیە هەردوو لە ڕەچاوی مەسلحەتی دەوڵەتی خۆیان کردێ. عێراق لەوەی زۆر زیاتر قازانجی کردێ لە ئیتیفاقیان ئەگە زۆر جوان تەمەشا بکەن. تورکیاش تا ڕادەیەک قازانجی خۆی کردێ و دوو دەوڵەتن. ئەوە تەفاسیلی هەیە ئەگە دوایە مەجال هەبوو، خاستن هەژنۆدە مادەکانی سەرەتایی ئەم وەک خۆم کە خوێندمەوە بێ و عێراق مشتری موعامەرە بووە لە هەرێمی کوردستان. تورکیا حاضر بوو هەر ئەوڕۆ هەرێمی کوردستان تێک و پێک بشتێ، بەڵام عێراق هەتا ئێستا ینی ئەو دیارە ئەو ڕەئیەی نییە، دەنا زۆر جار ئەو فەرمووی لێکرایە. خاستن ئەگەر نقطەک دەمیست لە ئاخری بێمە سەری، بەڵام ئەو مەرکەز عملیاتی کە لە هەرێمی کوردستان تورکیا پێشنیاری کردیە و لە ئاخیرەکەشدا کە دەرێ ئەگەر جەیشی عێراقی و حەشتی شعبی لە ناوچەکان بمینەوە ناوچە سنووریەکان ئێمە هێزەکانمان دەکشینەوە، وازح دیارە ئەوە معنایچێ بە معنای لە ناوچوونی هەرێمی کوردستان. بەڵام دوای ئەم بازەکەم کە عێراق ئەو ئیسیجابەیە نەبووە و چەند جارە ئەوە تەکلیفە لە عێراق دەکەوە زۆریش قازانجەکە ڕاستەکەی لە بۆی زۆر قازانجا ئەو هەرێمەی لە کۆربیتەوە. ئەجەما خۆشیەکی زۆرمان دیت لە هەرێمی کوردستان لەلایەن حیزبی دەسەڵات، ئەوە تۆزێک جی سەرنجە کە ئەتو ئەوها موعامەرە لێ بکرێ، ئەتو لێرە بەو شێوازەی لە خۆشی دابیان یان ئەگە بە کرمانجی هەولێری قسەی بکەین لەگە عێراق ژن بەژنی بوو، بەڵام لە بۆ ئێمەی کورد هاتبووە داخوازی و هاتبوو تەزاوامان بەس ئەوەندە بوو لەو ڕووەوە. ئەوەی عێراق ئەوە بەو شێوازەی بوو کە دەتوانین برین مستەوای دیبلۆماسیەت و مەساڵحی مشتەرە چێرلن، بەڵام لە بۆ هەرێمی کوردستان بڕاستی دیبلۆماسی نەبوو، لە چوارچێوەی مخابەراتی بوو. یانی جارشکە هەرێمی کوردستان کە لە سەدەی 20 دەوڵەتانی دەوروبەر تعاملی مخابەراتیان لەگەر دەکرد، لە سەدەی 21 کوردستان لەو ئەڵقەتەسکە دەرچوو
گەیشتە مستەوای دیبلۆماسی و سیاسی و قانی جارش کە ئێستا خۆی بەخۆی بەدەست خۆی جێڕایتەوە ناو چوارچێوەی تعاملی مخابەڕاتی لەبەر هەندێ ئەگەر تەمەشای کە بەیان و ئیتفاقیات و هەمووی بەغدا شەفاف و ئیعلان کرا بەڵام هی کوردستان هیچی ئیعلان نەکرا تەنها ئەوەیە ینی شک و گومانی هەمومان ئەوەی لێ دەکەین کە هاتووی داوای وەکو برێ مرتەزەقەی لە کوردستان بکە لە پێشمەرگە بکە داوای ئەوەی بکە کە ئیتفاقیاتی ئەمنی ئەیش هەر ئەمە نایلێنن ئیتفاقیاتی ئەمنی لەنێ ئیتفاقیش نییە ڕاستیەکەی داوای ئەوەی دەکا ئەو ئۆپەراسیۆنی کە بەدەستی وەیە ئەنجامی بدە کاتە دوو شتەیە یەکەم ئایا حیزبی دەسەڵاتی کوردی لەوەی قازانجی کردیا و ئایا بەڕێز ئەردۆغانیش لەو ناحەی سەرکەوتوو بوو هەردووچیان وەڵامی زۆر تایبەتی خۆی هەیە ئەوەی لێرە حیزبی دەسەڵاتی کوردی بە چاوەڕێ بوو ئەوە بوو کە وەکو ئەگە لە حەڵقەی پێشتر وازن باسی ئەومان کرد چاوەڕێی سێ حەدەس کرا لە پێناوی ئەو هەڵبژاردنە تاخیر بکرێ یەکیان ئەو شەڕەی بینی ئیسرائیل و ئێران بوو کە تقریبا بە سەلامەتی ڕەت بوو ئەو ئەنجامە نەهاتە دی ئەوەی دووەم ئەو سەردانەی ئەردۆغانە ئەوی ئێستا باسیەکەین کە ئەوش زۆر باش نەهاتە دی هی سێمیش تەیاری سەدریش پێمە نییە بەو جوانە بێتەوە ساحی واگە بێتەوە ساحەش بەشێ کەواتە ئەو ئومێدەی لەسەر ئەوەی بنیات نابوو کە هەڵبژاردن تەعجیل دەکرێ بەهۆی ئەو حەدەسانە پێم وایە ئەوە نەکرا ڕەت بوو ئەو شێوەیە ئەوەی لەبارەی ئەوەی دووەمیشئی جەوهەری یان مەبەستە ئەساسیەکەی سەردانی ڕئیس جەمهوری تورکیا پێم وایە ئەی زۆر باش نهاتەدی ئەدی چی هاتەدی ئەو بەشەی هاتەدی کە عیلاقەی بە مەساڵحی مشتەرەکی بینی هەردوو دەوڵەتە ئەوەی کە پێی دەگوترێ لایەنە اقتصادیەکان لایەنی ئەو توجاری لایەنی سیاحی ئەو مادانی زۆر تێدا بوو ئەوانە هاتەدی بەڵام ئەوەی ئەو دەویست ئەی پێی دەگوترێ ئیتفاقیاتی ئەمنی بەیانەکەی عێراق زۆر وازح بوو دەرێ ئێمە پارتی کرێکاران وەک پارتێکی قەدەغەکراو وەسف دەکەین فەرقی لەگەر تیرۆری قەدەغەکراو بوو تاو یعنی کەواتە عێراق بەشداری هیچ ئۆپەراسیۆنێک ناکە مادام تەنها قەدەغەکراو نییە لە زمنی تیرۆر نەمی بیگوت بە هەردوو لە ڕێکەوە لەسەر تیرۆر ڕەنگە ئیشوکاریت کە دەکرێت بەڵام ئەمە پێشترش هەمومان ڕەنگە تێبینەوەمان کرێ استراتیجەتی ئێران استراتیجەتی عێراق حتا ئیسووریش حتا ئیستراتیجەتی دووەلیش لەگەر تورکیای نییە کە بابرین جەماعەتەکی چەکداری کورد لەوێ لابدا بەڵام جەماعەتەکی بە مەفهومی دووەلی تیرۆریست لەوێ دابنێ کە هەڕەشەبی لە بۆ ئێران هەڕەشەبی لە بۆ عێراق و هەڕەشەبی لەسەر حرەکەی تەحەڕوری کوردیش و هەڕەشەبی لەسەر تەواوی جیهان ئەوە قبول نییە ینی ئەوە ئەو ئیشا هەرچەندە تورکیا پێشەوەی لەگە عێراق نزیکەی دە جۆرە ئیتفاقی لەگەت ئێران کرد زۆرش تەنازل بوو لە بۆ ئێران بەڵامی ئێران نەهاتە سەر ئەو بارێ ئەوش هەر نەهات کاتە ئەوەی ڕوویدا چ بوو تورکیا پێشنیاری ناوەندەکی ئۆپەراسیۆنی لە وەش خۆیاندن لە شیمالی عێراق کرد تاوان هەموو سەردانەکە هەموو ئەوەی تورکیا بخینەوە دەرێ سەرۆک کۆمار سەردانی هەولێری کرد لە ئەقلیمی شیمالی عێراق هەمووی ئەوە بوو ئۆتا کاک فەرمان لێرێ هەموو ئەوەکانیشی بڵاو کردەوە هەموو ئەوانەی تورکیا بە ئەو شێوەی ئەتراف بە کوردستان ناکەن تەمان لێرە ئەو داوای لە عێراق کردبوو وەکو داوایەکی تەقلیدی کە لەو مەرکەزەیدا نەفەقات 130 لەسەر عێراق بی 150 لەسەر هەرێمی کوردستان بی 120 لەسەر تورکیا بی لەبەرەوەی لە دەرەوەی خاچی ئەو وای دەبینی کە ئەو ئەرکە ئەرچی عێراقی و عێراقیە یان کوردستانیە تاان عێراق زۆر بە توندی ئەوەی ڕەت کردەوە بە هیچ نوعک بەشداری نەکرد لەوەی کەمترین قسە لەسەر کرا لەو بابەتی ئەسڵەن ڕەنگە چەند دقیقە چی خایاندوی ئەوە
لە کوردستانیش کەواتە ئێستا چارەنووسی ئەو ئۆپەراسیۆنەی کە بە تەمایە هەموو جیهان چاوەڕێ لەسەری ئەو مانگەیان داهاتوو بکرێ ئەمن وەک خۆم لە دوێ نێوە تێیگەیشتم کە ناکری ڕەنگە هەموو خەڵکی کوردستان ئێستا چاوەڕێ بن برین دەکرێت وە خۆ پیشاندانەوەی دەکەن هۆکارەکەی ناکرێت چییە حیزبی دەسەڵاتی کوردی زۆر منەتی بەڕایی من و تو حیزبی کوردستانی و ڕای گشتی کوردستانی و هاوار و ناڕێی گوندان زۆر ئەوەی لاگرنگ نییە بە زۆر ڕێی محکەمەی ئیتیحادی و ڕێی پەرلەمانی عێراقی و ڕێی عێراقی لاگرنگە کاویش مەجالی نەدا ئۆکەی نەدا کاتە ئێستا لە کوردستان یەک حیزب دەبی بچی بکە بۆ بەیاخیبوون دەبی بیچی بکە کەواتە ناکرێ ئەو ناچی ئەیش ئەوەی دەزانی ناکرێ تورکیاش ئەگە حیزبی کوردی و خەڵکی کوردستانی لەگەردا نەبی یان قەدی منوا بە مرتەزەقە و ئەوانەی لەگەردا نەبی لە بۆ سە کوردستان سەرکەوتو نابی کەواتە ئەمن وای تێگەیشتیمە وەلەوە زۆر نوێ ئەو مۆزوع بەڕێی من ئەو ئۆپەراسیۆنی تورکیا و ساریش نما ناکری حتا ڕێی عێراقی و ئێرانی بەو شێوازەی بی ناکرێت و لە کوردستانیش تاکەی بزەنە سەردان لە بۆ عێراق تقریبا هەموو عێراقی گرتووە هەموو عێراق بەشدارن لە ئیمزا لە هەموو ئیتوە بەس لە کوردستان یەک حیزبە یعنی لەوەی دیسان زۆر زۆحفی پێ بەدێرێت بە تایبەتی لە ئاخیر کۆبوونەوەی ئەردۆغان لەگە سێ کەسی دانیشتێ لە ژووری ئەوی هەمەوەکان نووسێن لە ژووری مغڵق تان لەو ژوورە مغڵقانە کورد دۆڕانیتی بەگشتی ئەم شتێکتان پێبریم هەر لە قەدیمەن وایە استراتیجیەت و ئەمنی قەومی کوردستان لەوەیە ئەوە ڕەنگە من ئەو ڕێیم نەبی بەڵام تەبیعەتی حرەکەی تەحەڕوری وایە ئەگە ینی وەکو علاقاتی دووەلی پاڵپشتەکانت دووەلی بوو کورد زۆر قازانج دەکە چکە جددیترە ئەگە پاڵپشت و علاقاتەکان ئیقلیمی بی عادەتەن کۆتایی بە مەئسات هاتیە چکە ئیقلیمی تاکتیکیە سەرکردایەتی کوردی ئێستا ئەو معاملە خەتەرەی کرد ینی پێی وابوو ئەگەر لا ئیقلیم دۆستەکی هەبی باشترە لەوەی دووەلی زۆر زەرێک چکە هەتا ئێستا لە 30 ساڵی ڕابردوو ئەمن نەمزانیە یەک میلەت بەبێ پشتیوانی ڕۆژئاوا و نەتەوەیە گرتووەکان بتوانی خۆی ڕزگار بکە بە پاڵپشتی دەوڵەتە چێقلم قەت شتیوان نەبوو بە تایبەتی ئێمەی کورد کە وازح دیارە زۆر ڕوون دیارە کە دەوڵەتەکان دەور و پشتمان کوردستانی تێدایە نایەتن ئەو ئیشە لەگە بکات تو بەس تەمەشای ریفراندۆم کە لێدوانەکانی بەڕێز ئەردۆغان تەمەشاکە لەسەر سەرکردایەتی کورد قسەی چ ناشیرن بە کورد دەرێ کاتە بەو شێوازەی ئێمە تێگەیشتوینە ئەو سەردانەی ئەردۆغان لە بۆ عێراق مەبەستە ئەساسیەکان نەهاتنەدی تەنها ئەو مەبەستانە هاتنەدی ئەی پێی دەگوترێ پرسی ئیداری و اقتصادی و سیاحی و کۆمەڵێک بابەت حتا هەندە بابەتی تێدای لەبارەی ژینگە لەبارەی نازم ئەگۆ مادەکان تەنخینەوە وابزم 26 مادە بوو لەمان ئەوە زۆر بە کورتی لەسەر سەردانەکەی ئەردۆغان ئەوە کاریگەریەکانی دەبی چی بەڕێی من کاریگەریەکی زۆری دروست نەکرد ڕاستە خۆشیێکی زۆر پەیدا بوو ئەو عاڵای تورکیا لە لێر و کانە ئێمە زۆر بە حساس نەبین دەبا ئەگەر دەوڵەتێکی باشبی خۆ ئاڵای ئەوانش لێ بدەن زۆر گرنگ نییە یعنی ئەمە نابی دژی ئەوی بین کە ڕئیسەکی عالەمی دێتە کوردستان دەبی زۆر پێ خۆشحاڵ بین و ئەگەر ڕئیسەکی جیرانیشمان کە ئەمە جیرانی تورکیان جیرانی ئێرانی سووریای عێراقین ئەگاوانیش بێن باشە بەڵە کە بووە پەنا ئەگەڕدەم حەدیسەک هەیە القبيح ما حاك في صدرك وتخاف أن تطلع عليها الناس أو هيا الإثم شتي خراب بريتيا يقلو نشاني أويا بيدنا خوش خلق بزعني إيش باشيش بيد خوش يعني شفافي دكي يعني هرنا بيانك نا اتفاقيك نا ليدواني شي هاو باش يعني لا بيني هريمو تورکیا واضح دیارە شەکە ناشیرنا خەرق شەرمی پێ ئەوی بەشدار بۆ شەرمی پێوەیە بڵاوی بکاتەوە دەبە هەندێک يعني عین ما حاك في صدرك وتخاف أن تطلع عليها الناس
لەبەرهان ئێوە بەشی زۆری سەرکردایەتی کورد خەریکی ئەو جۆرە بن کاتە تەئسیراتی لەسەر داهاتی کوردستان نەبوو ئینشاءڵڵا ئەگەر تەئسیراتی هەبایە هەیە دەرێ دەبی ئیشێکی باشنامی کورد گەلە فەقیر هەر حەزی لێ لە ئیشێکی باش بی ئەگەر تەئسیراتی هەبایە تەئسیراتی سەلبیشی دەبوو نەک ئیجابی ئەمە دیوەشکەش ئەگە بخینینەوە ڕاستی با ئەوەش بڕین بە هەر یەک لای حساب نەکەیت سەرکردایەتی کورد بەگشتی ینی ئەوە هەر یەک حیزب نییە نەیتوانی زۆر سوود لە دوو پێشهات دوو حەدەسی گەورەی تاریخی هەیە ببین یەکیان لە سەردەمی شوعیەت کە شوعیەت حرەکەی شوعیەت زۆر باوەڕی بە مەبادی سایکس پیکۆ نەبوو بەڕاستی کورد نەیتوانی سوود لەوەی وەربێ لە دوای ئێستاش حرەکاتی ئیسلامی تەنیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە باوەڕی بە سایکس پیکۆ نەبوو باوەڕی بە سنوورانە نەبوو لە بۆ کورد زۆر دەرفەتەکی زێڕین بوو ئەیش نەیتوانی ینی سەر وەکو برێ سەرکردایەتی کوردی ئێستا نەیتوانی سوود لەو دەرفەتەی وەربێ ئەسڵ تا ڕادەیەک بۆ بربەستیش ئەتو لە عەقیدەی گەڕێ برێن ئەتو عەلمانی ئەو دینیە کەیف خۆتە ئەوەنە ئەتو لە چوارچێوەی حرەکەی تەحەڕوری کوردی مەجال هەبوو زۆر سوودی هەبوو چکە حرەکاتی ئیسلامی لە بۆ خۆی برین ئیش دەکا لە بۆ خۆی کە ئیش دەکا باوەڕی بە سنوور نییە ئەتوش کوشتەی دەستی ئەو سنووری استراتیجێتەکە زۆر ئەو سوودی لێ وەرنەگرت لەسەر ئەو ئەساسەش وای لێ هات ئێمە ئێستا کە تورکیا دێتن لەباتەوەی سوودی لێوەردن زەرەرە ئێران دێ زەرەرایمانە عێراق بەو شێوازەی هەر زەرەرمانە ئێستا تەمەشەر بەڵام لە کۆتاییدا ئێستا حالی حاضر سیاسەتەکە وایە هەموو دنیاش ئاوامان تەوجی دەکەن دەن کاکە ئێوە لە دوای ڕیفراندۆم تازە عێراق ئەگەر قسەکە بە قسەی ئەوروپیانە قسە بکەین زەواجی حەقیقی ئێوە لەگە عێراقە یان با ئەگەر ناوی لە مێردیش بنێت بێن مێردەکەمان عێراقە لەگەوی زەواجی شەرعیە لەگە تورکیای دەبتە زینا لەگە ئێران دەبتە زینا ئاگاتانە یعنی ئەو قسەکە بە قسەی وها وەرنەگرین بە شەرقی بە غەربیانە قسەکەی وەرگن سەرکردایەتی ئێمە بەڕاستی بە دوای زینایە بە دوای زەواجی شەرعینە دەنا ڕاستی عێراق ئەوەی ئێستا دەیبینین لە چاو ئەو وەزعی دەوروبەر ئەمە وجودەکی بە قووەتمان هەیە لە دەستور حقوقەکانمان تەثبیت کرایە ڕئیس جەمهورمان هەیە لە ناو جێژ وجودەکی بە قووەتمان هەیە لە ناو پەرلەمان هەیتمان وەزیری خارجیمان هەیە بەشمان لەوێ هەیە بەڕاستی حەقوانە هیچتر خەرچی مادی بکەن بەو شێوازەی ئەمە 8 ساڵ لەوە پێش گوتمان کاکە ئیدارەی نەفتت پێ ناکرێت هەر تەسلیمی عێراقی کرد یعنی 8 ساڵی پێچۆ تەسلیمی کردەوە ئەو کاتی زۆر کەمتر ئێستاش ئەوە ئێستا نۆرەی دکتۆری دێکە لەسەر تەوتینە ئەو وها ناوی دەبن بە ئەندازیاری تەوتین مسۆگەرە هەروای لێ دێ لەبەر چی خەرچی ئەزیەت دەدەی و لەوێ ڕادەی هینی دەیبی بەو شێوازەی ئەوە زۆر بە کورتی وازان التزام کرد هەر چارێکە 20 دقیقە قسەم کردو وەسەلام عەلەیکوم ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه